دیارە ئێستا لە شاری قەڵاتزێن لەلای ئەو هاونیشتمانیانەی کوردانی ئێزدین کە لێرە نیشتەجێن و ئاوارەن ئەوان دەیانەوێت ئەمڕۆ کارەساتی شنگال بیر بهێننەوە بە ئەنجامدانی چالاکێکی خۆپیشاندان بە ناو شەقامەکانی شاری قەڵاتزێدا دەڕۆن دەچنە بەردەم قایمقامێتی ئەم شارۆچکەیە و لەوێ لە قایمقامێت و کۆمەڵێک بەرپرسانی ئیداری پێشوازیان لێ دەکەن داواکاری خۆیان پێشکەش بەوان دەکەن زۆرتر لێرە ئەوانەی ئەمڕۆ دەیانەوێت بەشدار بن ڕەگەزی مێینەن چونکە زۆربەی ئەوانەی کە ئێستا لە دەستی داعشدان ڕەگەزی مێینەن من دەچمە لای ئەم ئاوارانە بۆ ئەوەی پەیامی خۆیان بگەێنن لە ڕێگای تۆڕی میدیای ڕوودا بزانم ئەوان چالاکەکەیان چییە و داواکاریان چییە. داگیان ئەم کاتت باش پێم بڵێ ئەم ڕۆکە ساڵیادی کارەساتی شنگالە ئێمە چالاکێکتان دەبێت. والله ما دبي هون كتكوجنين ماش دستي دعش رزقار بكين ومنتقد ما رزقار بكين بهزارة كتكوجنين ما هتان هو دستي دعش دينا زار وكين ما دستي دعش دينا منتقد ما دبي هون شمارة رزقار بكين ودولة تشتكي مرة بكين جنوساي تشمرة شيكن حماية كيش مرة بكين أم كارمن شمالي خودر كفن أم بقرينا جي خوا آخا خوا أبسالة كسكاي تتاشنقار شو تشتكي مرة نهاتيا كرين وأبسال المنوبو وأبروش وقت تباي وين روجيا وكي دعش بسر ماذا قرتي وكتكوجنين ما يصير كرين ما في يصيرين ما بقرين وآخا ما رزقار بكنش مرة وم بقرينا جي خوا. ئێوە ئەمڕۆ چالاکێک ئەنجام دەدەن لە قەڵاتزێ دەست نەچوێت چ دەکەن ئەمڕۆ ئەوڕۆ خۆپیشاندانەکەتان بۆ کوێ دەچێت چێ بەشدار دەبێت دیاری دنیای بکەن تشتێکیش مەرە بکەن شوێ دەری هەتا بەردەری قایمە مساعدەکەمە بێتەکردن عالەمە ببینێ گوهێت خۆ بکەن تشتێکیش مەرە بکەن منتەقێن مە ڕزگار بکەن و کەچکوژنێن مەش دەستێ داعش دەرینێ. زۆر سپاس بۆ چەنەوەی بەڵێ جەعفەر ئەمە خۆپیشاندەرانە پەیامیان هەبوو ئێستا دەست بە خۆپیشاندانەکان دەکەن بۆ بەردەم قایمەقامێتی قەڵاتزێ. ئەوان تشتێکە نویسکی هەیە و ڕادەستی قایمەقامیەتێ بکەن یانژی تەنێ دەچن خۆ لەوێ خۆنیشان قایمەقامیەتێ دەدەن و ji بۆ کو تەنێ بێنە دیتن یانجی داخوازەکە نویسکی هەیە. ئەوان داخوازەکان لە ڕێگای ئەو پۆستەرانەوە کە بە پێیانە دەگەێنن بە قایمقامێت و هاونیشتمانیان و ئامانجیان زیاتر بیرهێنانەوە لە ڕێگای خۆپیشاندانێک کە بیری ئەو کاربەدەستانەی باشووری کوردستان و عێراق و هەموو ئەو کەسانێک کە پەیوەنددارن بە قەزێ ئەوان دانەوێ خۆپیشاندانی زیاتر خۆپیشاندانەکەیان بۆ ئەوە بێت کە خەڵک ئەم کارەساتێ بیر بێتەوە. بەڵێ گەلێک سپاس نوێژەگانی مە فەرمانشومانەی لە قەڵاتزێ کۆتوب مەڕابووی.